سڵاوتان لێبێت. هەمووان دەزانین کە دڵەکانمان زۆر بچووکن. زۆر جار بەرگەی شکان ناگرن، زۆر جار بەرگەی ئەو هەواڵانە ناگرن کە بۆمان دێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا تەنیا وشەیەک دەتوانێت دڵی مرۆڤەکان بە تەواوەتی خۆش بکات و ژیانیان بگۆڕێت. لەبەر ئەوە ئێمە هەمیشە دەمانەوێت دڵخۆش بین. لەوانەیە زۆربەتان بڵێن لەم کاتەدا دڵخۆشی چۆن دێ. بەڵام ئێمە بە هەبوونی کەسانی ئازیزانمان، بە هەبوونی دۆستەکانمان دەتوانین بە تەواوەتی دڵمان خۆش بکەین. ئێمە نامانەوێت لێیاندا ببڕین، بە بەردەوام ئاگامان لێیانە، بەڵام بە سەردانیکردن نا، تەنیا پەیوەندیەکی تەلەفۆنی بۆ ئەوەی لە بارودۆخ و تەندروستی یەکتر ئاگادار بین لە ئێستادا ئەمە بەسە. ئێمە نامانەوێت زۆر قسە بکەین لەسەر ئەم باسە. بەڵام پێویستە هەمومان خۆپارێزی بکەین لە ڤایرۆسی کۆڕۆنا. ڤایرۆسی کۆڕۆنا بە پەتایەکی جیهانی ناسراوە، تکایە هیچ ڤاکسینێک نییە بۆ دژی ئەم ڤایرۆسە بێ، تاکە چارەسەر لە ئێستادا مانەوەی لە ماڵەکانی خۆماندا. ئێمە دەتوانین بە یەکەوە بەرەنگاری ببینەوە. ئەم شەویش وەکو شەوانی تر چەند ڤیدیۆیەک ئامادەیە. سەرەتا لە کەسێکی توشبوو بە ڤایرۆسی کۆڕۆنا لە وڵاتی بەریتانیا پەیامی هەیە و هەروەها دەشیەوێت هاوکاری ئەو کەسانە بکات کە پێویستیان پێێتی. بەیەکەوە بینەر دەبین. بەڕێزان ئەم کاتتان باش. من دانا شێخ عومەر لە وڵاتی بەریتانیا لە شاری لەندەن وەکو چالاکەوان و خۆبەخشێک بۆ هاوکاری ئەو خوشکوبرا کوردانەمان کە تووشی نەخۆشی یان هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنا دەبن کە ئێمە هاوکاریان دەکەین بە خۆبەخشانە. من خۆم لە سەرەتای مانگی سێ ئەم ڤایرۆسە هاتە جەستەمەوە، بەڵام توانیم بە سەرکەوتوانە لەگەڵیدا بگونجێم و شەڕ بکەم و سەرکەوم بەسەریدا. دوا بەدوای ئەوە کە تووشی ئەم ئازار و مەینەتیە بووین، بیرۆکەیەکی جوان لە لای هاوڕێی خۆشەویستمان، هاوڕێی هەمیشە خەمخۆر کاک عەتا موفتیەوە کە لە فەیسبووک پەیجێکی تایبەتمان کردەوە بە ناوی کورد یوکەی داش کۆڕۆنا ڤایرۆس. لەم گروپەدا لە سەرخواستی خۆمان ژمارەی مۆبایلەکانمان دانا. سەرەتا کەم بووین، من بووم، کاک عەتا موفتی بوو، یەک دوو لە دکتۆرە بەڕێزەکان بوون کە شانبەشانی ئەرک و ماندووبوونی خۆیان ڕۆژانە، بەڵام ژمارەکانی خۆیان بڵاو کردەوە بۆ ئەوەی هەر کەسێک پەیوەندی هەبوو پەیوەندیان پێ بکات کە کێشەی تەندروستی هەبوو دەربارەی ئەم ڤایرۆسە، لەبەرەوەی ئەم ڤایرۆسە ڤایرۆسێکی تازەیە. هەموو کەسێک کە تووشی دەبێت یەکەم جارە نازانێت تەعامل بکەوە، حەبێک عیلاجێک نییە بۆ ئەوەی کە تۆ دیاریکراوێ بۆ ئەوە بیخۆت، پێویستت بە ڕێنمایی هەیە. من خۆم زۆر ئیسفادەم لە ڕێنمایە تەندروستیەکان لە ڕێی ئۆنلاینەوە کە سەرەتا تووشی ئەم ڤایرۆسە بوو. ژمارەکانمان خستە ناو ئەو ژوورەوە و لەوێەوە ئەو خوشک و برایانەی کە تووشی ئەم ڤایرۆسە دەبن کە بەداخەوە سەرەتا زۆر کەم، بەڵام ئێستا کوردەکانیش بێبەش نەبوون لەوەی کە ناچار بن و قوربانیشمان هەیە لێرەکانە. پەیوەندیمان پێوە دەکرێت بۆ ڕێنماییکردن، لەبەرەوەی بەڕاستی ئەوەی کە بەردێکەوێت ترسێک لە لای دروست بووە. ئێمە دەبێت بە هەموو شێوەیەک ئەو ترسە لە لای ئەو بەرکەوتانە نەهێڵین و دوایی ڕێنماییان بکەین چۆن بکەن. دکتۆرە بەڕێزەکان لە ڕووی تەندروستیەکەەوە باشتر ئەوان ڕێنمایی دەکەن و ئێمەش ئەزایدەنەوەی کە خۆمان، من خۆم بۆ کەسێک ئەم ڤایرۆسەم هەڵگرتووە چۆن دەرباز بووم لێی و ڕێنمایی بەردەوام دەدەین و پەیوەندی دەکەن و پەیوەندیشیان پێوە دەکەمەوە. من وەکو خۆم هاوڕەکانیشم بە دڵنیان بە هەمان شێوە کار دەکەن و ئەو کەسانش کە پێداویستیان هەیە. ئەمڕۆ خۆشگێکی بەڕێز پەیوەندی کردووە، پێداویستی هەیە. دوای ئەم ڤیدۆیە دەڕۆم و ڤیدۆی ئەوەشتان بۆ دەکەم. بۆ تەواوکردن و تەکمیلەکردنی بازاڕیکردنەکەمان هاتین بۆ دوکانێکی شەرقی، بەڵام وەکو دەبینن لێرەکانە جارێکی تر سەرە و ئاستەنگی هەیە بۆ چوونە ژوورەوە.
لە سەرەدا دەوەستین و تا دەڕۆینە ژوورەوە و شۆپین بازاڕیکردنەکە تەواو دەکەین و ئینشاءالله بە زووترین کات تێگەینین لە دەستی ئەو خوشکە بەڕێزەمان. بەڵێ بەڕێزان، دوای کاتژمێر و نیوێک وەستان لە سەرەدا و چوونە ناوەوە و لە ناویشەوە سەرەی دەرمانخانەکە بە هەمان شێوە لە بەروی خەڵکێکی زۆر پێداویستی هەیە. دوانیم خۆشببختانە پارچەیەک پاراستەمۆڵ کە لەوە زیاتر نادەن بە هەر کەسێک لەگەڵ دەرمانێکی دەستاقیمکردن بۆ خوشکە بەڕێزە وەربگرم لێرە. ئێستا بەڕێ دەکەوم بۆ ئەو شوێنەی کە لە بەرەوەی خواردنەکانی کە داوای کردووە خواردنی شەرقین دەبێ بڕۆم بۆ دوکانێکی شەرقی لەوێ شتەکانی کەی بۆ بکڕم و بیگەێنمە دەستی. تکایە خۆشەویستان با هەمومان پابند بین. ئەو بڕیارانەی کە لە وەزارەتی تەندروستی و هەروە وەزارەتی ناوخۆوە دەردەچێت بۆ بەرژەوەندی گشتیە. بێگومان بەرژەوەندی هاوڵاتیان لە پێش هەموو شتێکەوەیە. تکایە با ئێمەش پابند بین و هاوکاریان بکەین بە مانەوە لە ماڵەکانی خۆماندا. بڕگەیەکی ترمان ئیمشەو ئامادەیە، خاتونی ڕۆژنامەنووس خاتوشنە و چەند چالاگوانێکی تر پەیامیان هەیە بێکەوە گوێ بیست دەبین. فەرموون. هاویشتیمانیانی بەرز تۆ لە ماڵەوە بە کۆرۆنا هەرگیز لە دەرگات نادات تاکە چەک بۆ بەرەنگار بوونەوە خۆ پارێزیومانەوە لە ماڵەوەیە ورەت بەرز بێت و ڕێنماییەکان جێبەجێ بکە. ئەم جارە پێکەوە لەگەڵ سەرجەم مرۆڤایەتی جەنگەکە دەبینەوە. بۆ ئەوەی بگەڕینەوە ژیانی ئاسایی خۆمان و مەرگی ئازیزانمان نەبینی، هەمومان لە ماڵ ئەمێنینەوە. پابەندی ڕێنمایە تەندروستیەکان ئەبین بۆ پێشگیری لە زیاتر گەڵبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. بەمەش ڕێز لە ماندووبوونی پزیشکان و کارمەندانی تەندروستی و هێزە هەمنیەکان ئەگرین. سڵاو، من مامۆستا بەرهەم لە ماڵەکەی خۆم ئەمێنمەوە لەبەر خاتری مناڵەکانم، لەبەر خاتری ئازیزانم، لەبەر خاتری قوتابی خۆشەویستەکانم، لەبەر خاتری ئەو دکتۆرە بەڕێزانەی کە پێمانەوە هیلاکن، لەبەر خاتری هێزەکانی ناوخۆ و ئاسایش و پۆلیس، لەبەر خاتری کەناڵەکان، لەبەر خاتری پەیامنێرە بەڕێزەکان، لەبەر خاتری هەموو ئەوانی کە پێمانەوە هیلاکن. بۆیە نامەوێ ئەرکیتەوە زیاتر کەم لەسەریان، ئەرکەکە زیاکەین لەسەریان. پێویستە لە ماڵەکانی خۆمان بمێنینەوانێ بۆ پاراستنی ئازیزانمان و ئیشەڵا نەجاتبوونمان لەم دۆخە ناخۆشە. هیوای تەندروستی بۆ هەموو لایەک. سڵاو هاوڕێیان، هیوادارم هەموو لایەکتان سەلامەت و تەندروست بن. من وەکو قوتابیەک داوا لە هاوڕەکانم و هەموو قوتابیانی ترەکەم کە لە ماڵەکانی خۆیان بمێنەوە. ڕاستە کاتێکی زۆر سەختە، بەڵام پێم وایە چەند شتێک هەیە کە توانێت یارمەتیمان بە و سوودێکی زۆرمان پێ بگەینە لە داهاتوە. من خۆم خەریک کردووە بە کتێب خوێندنەوە لەم کاتی کەرەنتینەیە و خەریکی خوێندنەوەی ئەم کتێبانم. مای خۆشحاڵیە بێگر ببینین هەمومان پابەندی یاساکانین و بیر لە هەموو دکتۆر و هێزانیانە ئاکەینەوە کە ژیانی خۆیانیان خستۆتە مەترسیەوە لە پێناو ئەمە وڵاتەکانە. زۆر سپاس. ئەمەی بینیمان چەند پەیامێک بوو کە داوا دەکەن هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیاندا بمێنەوە. بەڵام بیرتان بێت کاتێک لە ماڵەکانی خۆتاندان تکایە زۆر گرنگی با پاک و خاوێنی بدە، زوو دەستەکانتان بشۆن. بەڵام لەگەڵ ئەوەشدا مادە زۆر پاکەرەوەکان زیاد لە پێویست بەکارمەێنن، چونکە دەبێتە هۆی تێکچوونی پێستمان. لەوانەیە زۆر کەس هەستیاری هەبێت و ببێتە هۆی نەخۆشکەوتنی. تکایە زۆر ئاگاداری بن. دەچینە بڕگەیەکی ترمان، خاتونی هونەرمەند نانسی عەجرەم زانین لە ماڵەوە کاتەکانی خۆی چۆن بەسەر دەبات. فەرمووی. Elle sera toujours ma merveille. Quand je ne suis pas à la hauteur, elle m'élève plus haut que le ciel. Elle est la splendeur des splendeurs. Elle est la sève, elle est le miel. C'est son sang qui coule dans mes veines. Et des souvenirs par centaines berce mon cœur des 1000 étoiles. Elle est ma quête, elle est mon graal. Oh mon Dieu, laissez-les-moi les beaux yeux de la maman. Enlevez-moi même tout le reste, mais pas la douceur de ses gestes. Elle m'a porté avant le monde, elle me porte encore chaque seconde. Elle m'emportera avec elle, je lui serai toujours fidèle. عزیزانم،
کاتێک ئێوە لەبەر هەر هۆکارێک کە دەچنە دەرەوە کاتێک دەستکێش و دەمامک بەکاردێنن بەتایبەت ئەم دەستکێشانەی کا لە دەستانە تکایە زوو بیگۆڕن لەبەر ئەوەی هۆکارێکە بۆ گواستنەوەی ئەو ڤایرۆس و بەکتریاکان زۆر ئاگاداری دەستکێش بن. ئێوەی هاوڵاتیش ڕۆژانە کاتەکانتان چۆن بەسەر دەبن تا چەند پابەندی ڕێنمایەکان بوون دەتوانن لە ڕێگەی ڤیددیۆیەک بۆ ژمارەی تەلەفۆنی گەلی کوردستانی بنێرن یاخود لە ڕێگەی پیجی سەرەکی فەیسبوک لە تووڕی کۆمەڵاتی وێنەکانتان یاخۆت ڤیددیۆ یا پەیامەکانتان بنێرن. ئێمەش لەم بەرنامەیەوە پیشانی تاوی ئازیزانی ئێوە ئەدەین. بەرگەیەکی ترمان ئامادەیە کۆمەڵەیەک چالاکوان ئاژەڵە بێلانەکانیان لەبیر نەکردووە بێکەوە بینەر دەبین. ڕێکخراوی تەندروستی جیهانی هانی هەموو کەسێک دەدات لە ئێستادا توانای جەستەیی و ئەجوڵەیی سادە لە ماڵەکانی خۆیاندا ئەنجام بدەن بۆ ئەوەی تەندروستیەکی باشیان هەبێت. دەچینە بەرگەیەکی تر لە سەردەمی کۆرۆنادا بێڕشتەی بەم شێوەیە دەکرێت. فەرموون. ئێوە لە ماڵەکانتاندا ڕۆژانە چۆن کاتەکانتان بەسەر دەبن تا چەند پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و تا چەند هاوکاری هێزەکانی ناوخۆتان کردووە دەتوانن لە ڕێگەی ڤیددیۆیەک بۆ ئێمە بنێرن. ئێمە شەوانە لەم بەرنامەیە پیشانی تاوی ئازیزانی ئێوە دەین. بەرگەیەکی ترمان ئامادەیە چەند وێنەیەکی کاریکاتێری پڕمانە دەبینین کە تایبەتە بە کۆرۆنا. فەرموون. خۆشەویستان، تکە لە ماڵەکانی خۆتاندا زۆر گرنگی بە پاک و خاوێنی بدەن. ڕێنمایەکان زۆر بە جوانی جێبەجێ بکەن. ئەو خواردنانە بخۆن کە بەرگری جەستە زیاد دەکات. دەچینە بەرگەیەکی ترمان کۆمەڵەیەک منداڵی زۆر شیرین و جوان پەیامیان هەیە. فەرموون بێبینی. صابون بزن صابون اوكي صابون صابون هواي التست هواي اوكي داروكا فيروس كورونا هاتي هیچ مال خونه در کردن اگه این مال خود در کردن که ما میبیخ نداره خوب و همون دست خوب بسون و سمال ندر کردن سلو حاله هاوریان رمنایی دکم با کرونا بس دستان بشون لبروی توش کرونا ابن خیرات دستان بشون پیش نخوادن پیش دستانه به هاوریان شونه همون تنگی بوده با اوی دود من لبروی کرونا دستکان تن با صابون بشون دستاته بوشنو داره تمام بکر بینه اشکر بکر بینه شایی دست بکر بینه ایشا همون تنگی بوده همون تنگی بوده سلااوان ئەمڕۆ ویستم ئامۆژگاریەکتان بکەم وەکو براپچووکێکتان هیوادارم هەمووتان لەشساغ و تەندروست بن. ئامۆژگاریەکەشم ئەوەیە کە لە ماڵەوە بمێننەوە
بەڕاستی زۆر مەترسیدارە بچیتە دەرەوە پێویستە ئێمە بە هەموو هێزمانەوە یارمەتی هێزەکانی پۆلیس بین و دکتۆرە بەڕێزەکانیش ئەمڕۆ ویستم پێتان بڵێم کە من نیشتیمانەکەم خۆشەوی و خەڵکە کەسیم خۆشەوێ لەبەرەوە ناچمە دەرەوە. زۆر سپاس. چۆن خۆمان پارێزین لە کۆرۆنا؟ چیتر؟ نابێت کەسیش ماچکەی وانە؟ ئەمەی بینیمان چەند منداڵێکی زۆر جوان و شیرن بوون کە داوا دەکەن هاوڵاتیان پابند بن و هەروەها پاکۆخایەنی ڕابگرن و زوو دەستەکانیان پشۆن. ویستم ئاماژە بە شتێک بکەم ئەو کەسانەی کە لە ماڵەوەن و نەخۆشن ناتوانن بێنە دەرەوە بەهۆی ئەم کەرەنتینەکردنەوە دەتوانن لە ڕێگەی 122 هێڵی گەرم پەیوەندی بکەن و تەندروستی سلێمانی خۆی تیمێکی پزیشکی تایبەت دەنێرێ بۆ ئەو شوێنەی کە نەخۆشەکەی لەیە ئەگەر لە ماڵەوە چارەسەر نەکرا دەیگوازنەوە بۆ نەخۆشخانە. دوابڕگەی ئەم شەویشمان ئامادەیە خاتوونی هونەرمەند مەریەم فارس هەروەها بەشێکی ترمان هاوکارمان کۆچەر چەند وێنەیەکی بۆ نردوین هی ئێستای شاری سلەیمانیە بەیەکەوە بینەردەبین. کە بە کاریگەری هەندێک کەس لە سەرمان نەبێت کاتێک چەقەنەیەکی کرد بڵین 100% قسەکەی ڕاستە. زۆر کەس هەن زۆر لە پەیج و ئەکاونتەکان هەن کە باز لەوە دەکەن ڤایرۆسی کۆرۆنا بوونی نییە بەڵام بێگومان ئەمە زۆر هەڵەیە چونکە ئەم ڤایرۆسە بە ڤایرۆسێکی جیهانی ناسیاندراوە و زیاتر لە 200 وڵات توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا. ئێمەش وەکو هەرێمی کوردستان بێبەش نەبووین لەبەرەوە باشترین چارەسەر کە ئێستا هیچ چارەسەرێک و هیچ ڤاکسینێک نییە باشترین خۆپارێزی لە ئێستادا مانەوەیە لە ماڵەکانی خۆماندا. ئێمە هەمومان دەبین بە دکتۆر بۆ تەندروستی خۆمان هەروەها دەشبین بە پارێزەرێکی زۆر باش بۆ گیانی خۆمان. ئەمشەویش لەگەڵتان بووین بە کۆمەڵەیەک وێنەوە ڤیدیۆی زۆر جوان هیوادارم سوودمان پێگەیان دەبن. خاتان